سلامي خواهي قورتان لي بميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشی خوا دەکەین لەسەر و ناز و نیعمەتەی کە بارانی بەسەرماندا، بارانی بەڕەحمەتە خوای گەورە ماڵی ئاوا بێ، پەروەردگار بەردەوام هەم بەڕەحم بە ئێمە دەکا، خوای گەورە لێی بەزیا بێ و زیایی بکە، پڕ بەرەکەت و ڕەحمەتی بکە ئینشاءالله تعالی. ئیماندارانی خۆشەویست، لە مەوسمی ساڵی 2023 لە وتاری هەینیمانە یەکەم جومعە لەگەڵ ئەو بارانە ڕەحمەتەی کە باران بەسەرماندا، بابەتێک کەوتە یادم هەمومان بەیەکەوە حەزم کرد باسی کەین، ئەوش باسی شکر لەسەر نیعمەتەکانی خوای پەروەردگار. خوای پەروەردگار چۆن داوامان لێ دەکا شکری نیعمەتی بکەین بۆ ئەوەی ئەو نیعمەتانە خوای پەروەردگار لێمان نەستێنێتەوە و بۆ ئەوەی ئەو نیعمەتانە خوای پەروەردگار بۆمان زیا بکە. هەر کەسێ سپاسی خوا بکە لەسەر نیعمەتەکان ئەمانەی بۆ دەکا و پێمانش ئەڵێ لەمە زیاترش بۆمان دەکا. شکر خوای پەروەردگار لە قورئاندا ئەگەر لاپەڕەکان هەڵدەینەوە ئایەتی زۆری لەسەر هاتووە. خوای پەروەردگارە فەرمێ وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا. پەروەردگار یان ئەفەرمێ وَلَعَلَّكُمْ تَشْكُرُونَ، یان ئەفەرمێ پەروەردگار فَاذْكُرُونِي أَذْكُرْكُمْ وَاشْكُرُوا لِي وَلَا تَكْفُرُونَ. چەندها ئایەتی تر پەروەردگار لە ئایەتەکانە باسی ئەکا، باسی شکر و سپاسی خۆی دەکا. پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون. کەواتە ئەم ئایەتانە هەمووی باس لەوە دەکا کە ئێمە ئەگە بمانەوێ باسی ئەوە بکەین خوای گەورە چەند نیعمەتی بەسەر من و توایە ناتوانین بژمێرین، و لە هەمان کاتشا داوامانەکە وەلەکە ناتوانین بژمێرین بەڵام سپاسی خوا بکەین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام التحدث بنعمة الله شكرا. باسی نیعمەتەکانی خوا خۆی لە خوایە سپاسە. ئێمە باسی نیعمەتی خواکەین، خۆی لە خوایە سپاسی خوای پەروەردگارە. کەواتە بە باسکردنی چییە؟ هەر نیعمەتی خوا دایە پێت بڵێ خودایە ئەمەی خوایە من نێ، سپاسی ئەو نیعمەتە بکە کە خوای پەروەردگار دایە بە تۆ نەیدا بە کەسێکی تر. ئەمجا فەرمێ وەتەرکوها کوفر. پێغەمبەری خوا فەرمێ واز لێهێنانی باس نەکردنی نیعمەتەکانی خوا کوفرە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام کەسێ باسی نەکا وا بزانێ هەموو ئەم خەیر و بەرەکەتت کە دراوەتە تۆ و دراوەتە من، جیاوازیمان هەیە لەگە خەڵکی تردا، وا بزانین بە بازوو هێز و قووەتی خۆمان کردومانە، نە ئەو کاتە خوا لێمان نەسێنێ. بەڵام هەموو شتێ بگێڕینەوە بەخوا خوا زیادێکە، ئیلا بۆ تاقیکردنەوە نەبێ لێمان نەسێنێ. ئەمجا فەرمێ ومن لا يشكر القليل لا يشكر الكثير. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر کەسێک شکری نیعمەتی کەم نەکا شکری نیعمەتی زۆرش ناکە. نیعمەتی خوا چی بچووک بێ چی کەم بێ چی گەورە بێ ئەبێ ئێمە هەرچی بکەین سپاسی بکەین. ومن لا يشكر الناس لا يشكر الله. هەر کەسە سپاسی خەڵک نەکا کە شاکە بۆی لەگەڵیا باشن سپاسی خوای نەکردو. ئەگە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی و تەرازویەک و بیکەیتە یاسایەک داینەی، بزان مرۆڤەکان چەنێ بەختەوەرە بن، چەنێ لە سەعادەتە ئاژین، چەنێ لە ژیانی خۆشدا ئاژین. ئەمڕۆ ئەوەی کە هەیەی وازانێنی خۆیەتی، ئەگە خوا پێی بدا ئەڵێین بازووی قووەتی خۆمە، ئەگە پێی نەدا ئەڵێ خوا ڕقی لێمە. ئەزانن ئەمڕۆ وایە هەر کەسێ دەوڵەمەند بێ ئەڵێ خوا خۆشمی گەرم بۆیە دەوڵەمەندم، ئەوە تا خوا دایە پێ. هەرگە فەقیریش بە فەقیرەکانش ناشکری خوای لێنە، هەندێک وا تێگەیشتووە من بۆ فەقیر بووم بۆ دەوڵەمەند بێ، وازانێ خوا ڕقی لەمەویان حەزی لەو. و لە هەمان کاتشا ئەگە خوای گەورە نیعمەتی بچووک بداتە مرۆڤەکان ئەڵێ چی داوە پێم؟
بەکەم ێزانێ چی دا پێم ئەوەی دا پێ کە زۆر شێداتێ بوغرا ئەبێ خوا ناناسێنە ئەعوذ بالله. شکرکردنی خەڵک ئەمڕۆ لەسەر مەسلەحەتە بۆی باش بی پیاوێ چاکی بۆی نەبی پیاوێ چاکی هەزار چاکەی بۆ بکەی هەزار چاکەی بۆ ئەەکەی دوای ماوەی لە فکرێک کەئەنەما ئەو نەبووە کەئەنەما حەل نەبووش. ترازووی فەرمایشتی پێغەمبەر هەمووی عەکسە و دژی حەدیسەکەی ئەمڕۆ جێبەجێ ئەکرێ بەڵام ئەگەر ڕاستەکەی بێ خەڵک و ئاسوودە ئەبێ. ئیبن قەییمە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ شکرکردنی نیعمەتی خوا ئەوەیە ئینسان لەسەر زبانی دەربچێ باسی نیعمەتی خوا بکە مانای شکر ئەوەیە و ئەعترافش بکە و باسی بەخۆشیش و باسی بکە و لە خۆشی دابێ و بە کردارەکانیانش. بۆ عولەمایان فەرموویانە سپاسی خوا هەر بەدەم نییە ئەلحەمدولیلا بەدەمە شکرکردن بە کردارە بەچیە بە دڵە و بە ئاکارە. ئێستا ئێمە چۆن سپاسی خواکەینە و بارانە ئەبارێ هەر بڵێن خوایە لێت بە زیاو بێ و تەواو ئەمە سپاسی خوا نییە ئەمە تۆ چی حەمدی خوات کرد ئەوەی هەیەی فەلاحەتەکە زەوی کێڵاوە فەلاحەتەکە ڕزق و ڕۆزی لەسەر زەویە پێویستی بە بارانە ئەوەی حەیوانی هەیە. باشترین سپاسی خوازانی چییە؟ هەرەوە نییە بڵێ خوا بە زیایی کا وەک کابرای فەقیر کە هیچی نییە ئەوە سپاسی خوای نەکردە و کەسە هەیەتی بە هەر بڵێ ئەلحەمد هەتا بەیانی بڵێ ئەلحەمدولیلا. سپاسی خوا ئەوەیە لە ماڵەکەت بێنی بیکەیتە سەدەقە بۆ خوا خوا و نیعمەتەی پێدای ئەوە سپاسی ڕاستەقینەی خوایە. ئەو بارانە ڕەحمەتە باریوە ئەوانەی خوا دایە پێیان بە تایبەتی وانەی ئاژەڵیان هەیە با ئاژەڵێ بێرن سەر بڕن لە پێناوی خوادا خۆ خۆیان سوودمە دەبن حیوانەکە نیمەی بۆ خۆیان هەڵگەڕ و نیمەش بدەنە فەقیر و هەژار. باشترین چاکترین خەیرە. تۆ ئەگەر ئاژەڵت نییە باشترین خێر ئەزانی چێ ئێستا بیکەی دە جلیکانی نەوت هەر جلیکانی بدەیتە ماڵێکی هەژار کە سەرما و سۆڵەیە بە تایبەتی ئەو شوانانەی کە پێویستێتی ئەو ماڵانەی کە بێمەوان گەرمکردنەوەی لە ماڵەکەیان نییە ئەمە سپاسی خوایە. هەموو کەسێ زانێ بڵێ الحەمدولیلا لە ماڵشا بەدەست پارەوەی گیری کردبێ دڵی نەیە بۆ خوا شتێ بەخش ئەمە هەموومان نەزانین مناڵەکان شەزان ئەوەی کە نییە تێرەجێ الحەمدولیلا بەس کە ئەوەیەتی غەدرە گوناحە لە خۆی ئەکا ئەگەر سپاسی خوا نەکا بە شتێک بیبەخشێ بۆ خوا بەو نیعمەتەی کە دایە پێمان زیاد بێ. ساڵانی تر چیمان ناکرد بەس بۆی قەترەی باران لە ئاسمانەوە ببارێ. ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردوو چەنێ خوای گەورە ڕشانێتی سەرماندا ئەبێ ئێمە چیکەین سپاسی خوا بکەین. و فەرموویانشە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زمانی پێغەمبەرا باران باریوە أصبح من الناس شاكرا ومنهم كافرا کە پێغەمبەری خوا فەرمی هەیە ناو خەڵکا سپاسی خوا ئەکا لەسەر ئەو نیعمەتایە کوفرانی خوا دەکا لەسەر ئەو نیعمەتە یعنی سپاسی خوا ناکە کەواتە ئێمە بە حەقیقەت ئەبێ سپاسی خوا بکەین ئەوەیە کە ئینسان ئاعتراف کا دووەمیان ئەوەی ئیمانداران ڕوکنەکانی سپاسگوزاری خوا باسی بکەی باسی نیعمەتی خوا بکەی سارەی داوا پێت بڵێ خودایە لێ تۆ زیاو بێ هین خوایەدایە مناڵتەیە بڵێ هین خوایە خێزانێکی چاکتەیە بڵێ هین خوایە مەعاشێکی چاکتەیە بڵێ هین خوایە مەڵێ هین فڵان و فیسانە ئەو فڵان و فیسانە لەکوێ هێنا ئێگە خوانەی داتەوە کون فەیەکون ئەوەسی بێ لەوە سێنێ و لە تۆش. ئەمڕۆ ئەوەنە خەڵکی سپاسی خەڵکەکە لە بەرەوەی موچێ وەرەگرێ سپاسی خوا ناکە نەعوذ بالله موچەخۆری هین خوایە. ئەم حکومەتە ڕۆی حکومەتێکی تر هات هەر ئەدەنێ ئەوەنە مەکوزرێرەوە ئەمە من ڕۆقابی ئەموو ئەو خۆت بەکەم مەزانە خۆت بچووک مەکەرەوە سوپاسی خالق بکە سپاسی مەخلوق مەکە. ئەمە گرنگە ئیماندارانی خۆشەویست کاتێ تۆ سپاسی خوای پەروەردگارەکەی و باشی بکەی و سێمیانش ئەوەیە تاعەتت بە گوێڕایەری خوا بکەی
وەلەگەڵ ئەوەشدا بەو نیعمەتە خوا دایە پێت زیاد ڕەویتیان نەکەی لە جێگای خۆیان بە جوانی بە چاکی سەرفی کە ئیعلەموا أفرمي اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور خلق بعام خوات وماري كردوا القرآن وقت نبي داود شكري خوابكن لدوايا وفرمي خلق بأندازي كم يشكروا سباسي خواكن زوريني مروف وايا زور بزويشتي لفكرتش إيمان دارني خوش شويست أبي وريابين أبو عبد الرحمن أفرميك للتابعين الصلاة شكر والصيام شكر وكل خير تعمل لله شكرا يعني شكر وأفضل الشكر الحمد أفرمي واتان نوش سباسي خواهي هم نوشي استمنوا توي كين خلقاني هي آرزوي تمناك جمعي لجمعة كان بيت بو مسكون استتوها توي سباس بوخا دانشتوي خلقي قاتشي خلقي تشاويني خلقي لبان جيغايا تمناك الريبك تو آية آوال فكرية كيتوا بويا فرمي نوش شكري خواهي روجو قردن هزاران يناتوان روجو بقري تو صحة تشاكا وروجو دقري بپی خود دی بۆ مزگەوت بەپی خۆتە گەڕێیتەوە نوێژی خواکەی جەستت تەواوە ئەمجا فەرمیەوە هەموو کردارە خێرەکان ئەیکەیتەوە ئەمانە هەمووی سپاسی خوای پەروەردگارە و باشترین و چاکترین شێوەیە بەردەوام سپاسی خوا بکەین پیا و چاکافری لە صیفاتەکان شاکر یەکێک لە ناوە گەورەکانی خوای پەروەردگار یەکێکە لەوانەی شکوور یەکێک لە ناوە گەورەکانی پەروەردگارە إن الله غفور شكور والله غفور حليم لآيتكان هاتووە زۆرە ئیماندارانی خۆشەویست شکرکردن صفاتی پێغەمبەرانە نبی نوح عليه السلام نبی إبراهيم نبی محمد عليه الصلاة والسلام و هەموو پێغەمبەران سپاسی خوایان کردووە یعنی تۆ ئەگەر ئەمە بکەی ئەچیتە قاڵب و ئەچیتە ڕیزی پێغەمبەران چەندێ سپاسی خوایان کردووە پاشەمەش سپاسی خوای پەروەردگار صفاتی ئیماندارانە چونکە ئیماندارانن ڕاستەقینە کە سپاسی خوای پەروەردگارە کرد ئەمانەی کە باسمان کرد هەموو پێغەمبەران ئیمانداران هەمووی ئایەتی لەسەر بەڵام لەوەی دەرفەت نەبێ کە لە خزمەتی جەنابتانە باسی بکەم بۆیە فەرمێت پەروەردگار جەلە جەلاله خوای پەروەردگار باسی ئەوانەمان بۆ دەکات کە سپاسی پەروەردگار ئەکەین لەسەر ئەوە بێ کە خوای پەروەردگار هەموو نیعمەتەکانی پێداوین چونکە ئیبراهیم عەلەیهی السەلام شاکر بوو و هەروەها نوح عەلەیهی السەلام هەموو پێغەمبەرانی تر خوای پەروەردگار لە قورئان لە خوای پەروەردگار ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەلاة وەسەلام حەدیثەکەمان قودسیە واتە خوای گەورە ئەڵێت پێغەمبەری خوای گێڕێتەوە بەس تەفسیر و مانای لە خواوەیە ئەفەرمێ يقول الله عز وجل يوم القيامة خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ ئەی بەندەکەم يا ابن آدم حملتك على الخيل والإبل أي بني آدم أي بشر سارم پێ نەدای هەر کەرەستەیەک ئەچێتە ئەسپ و الحەدیثەکە ئەوانە هاتووە ئەوانەی کە لە وەختی خۆی سوار پشتی بوونە ڕۆینە ئەمڕۆ سیارە و ماڵە ئەمجا فەرمیێ ئەی بەنی ئادەم لە پاشەمەکە ئەوم پێدای ئەمجا فەرمێت ئەی بەنی ئادەم ئایا خێزانم نەداپێت منداڵم نەداپێت بەڵێ ئەمجا فەرمێ ئەی بەنی ئادەم نەتکردمە ڕەیسی وڵات ڕەیسی عەشرەتێک ڕەیسی ماڵێک ڕەیسی مناڵەکانت خێزانت بەڵێ ئەمجا فەرمێ ئەی بەنی ئادەم نەتم کردە ئەوەی غەنیمە و پارە و پول و ئەوەی لە دنیادا بیخەمە ژێر دەست ئەوش دەڵێ بەڵێ ئەی پەروەردگارە ئەمجا فەرمێ ئەینە شکر لەک شکرکە لەکی ئەی باشە سپاس و ستایشی تۆ لەکوێ بوو بۆ من ئەمە خوای پەروەردگار بە هەموومان ئەڵێ لە ڕۆژی قیامەت ئەو نیعمەتانەی هەمووی دایە پێمان خوای پەروەردگار خوای گەورە نیعمەتی زۆری پێداوین و پەروەردگار
ئەگەر سوپاسی خوای پەروەردگار بکەین ئەوە پەروەردگار جەلە جەلال و نیعمەتی لەوە زیاتر گەورەترمان ئەداتێ قەناعەتتان هەبێ بە تەئکیدیش وایە. بەڵام من لەیرەدا کۆتایی پێدێنم وتارەکەمان بە قیسەیەک دوای ئەچینە سەر ئەثەر و ئەچینە سەر ئەوانەی کە ئایا لا وتاری دەهاتووە ئینشاءالله تعالە. ئەو قیسەیە زۆرینەمان بیستومانە، زۆرینەمان لەوەیە زۆرینەمان بیستومانە، بەڵام بۆ تەذکیرەش بێ هەر باشە ئەوە شینەی بیستووە ئەی بیسێتەوە. ئەفەرمێ کابرایەک ئەنە ڕەجولاً کە زەراعەتەکە و فەلاحەتەکە خوای پەروەردگار لەناو ئەواندا لەناو کۆمەڵێکی خەڵکدا خوای پەروەردگار هەورێک دەنێرێ و ئەژێ لە ئاسمانەوە دەنگێک پەیدا دەبێ بڕۆ بە هەورەکەڵێن بچن بچوە ئاوی فلان زەوی فلانی کوڕی فلان بدە. هەورەکەش دێ باران زۆرە بارێ لەو شوێنە، توانیم بڵێن لە ناوچەیەک حەدیسەکە بگرینەوە ئەوانەی دەوروبەری کە فەلاحەتیان کردووە نابارێ، عەجایبیان لێتێم هەورە بۆ دێ لەو شوێنە بەس ئەبارێ لە شوێنەکانی تر نابارێ. دوای ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە دوایەوە بیستیان لە دوایەوە ڕۆینە لای ساحبی ئەو ئەرزە کە بارانی بۆ ئەبارێ و ناوی هات، وتیان تۆ چیت کردووە؟ پێمان بڵێ بۆچی لای تۆ باران ئەبارێ؟ ئەوش فەرمووی ئەمەی فەرمووتی شتێوام نەکردووە ئیلا ئەوە نەبێ ئەرزەکەم بەرەکەتەکەم خێرەکەم کردمەتە سێ بەشەوە، سێ بەش کە بەشێکیان ئەبەخشم و بەشێکیانش یعنی سێ بەش، بەشێکی بۆ خۆم، دوو بەشی یەکێ دەمە فەقیر یەکێ دەمەوەکانتر. کەواتە مڵکەکەی لە سێ بەشە ئایکاتە لە 175 کاتە خێر. ئەمڕۆ ئەمەنە ڕەزیلین ئێمە دێت منەی فتوایەکەکا و قیلێکەکە ئەڵێ پارەی مەکینەکەشی لێ دەرکەم، پارەی نان خواردنەکەشی لێ دەرکەم، 250 دیناری بمێنێ دەرێکە. بەردەوام شەڵێ خوایە باران بوارێنە. گشتی گەرەکێتی خوای گەورە بارانی بۆ بارێ ئەوەی دینارێکی صرف کردووە لەو ئەرزەدا گشتی هەڵگرێتەوە لە پاشەمە بڵێ وەڵا بزان زەکات خوای تایە، ئەڵێ قەرزەدا دەخوا نەعوذ بالله. ئیمانداران نابێ لەو شتانەدا ئێمە ئەوەنە ڕەزیل بین. تۆ یەک ببەخشە خوا دەتەداتێ، 100 ببەخشە خوا هەزاران تەداتێ، بەس تۆ سەغی بە خوای گەورە بە چەند قات دەداتێ. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە، فێری شکری ڕاستەقینەی خۆیمان بکە.